زۆر باشە دکتۆر وەبزانم ئێستا دکتۆری قونسڵخانەی ئەڵمانیا لێرە باشە بەتایبەت بە ئەو خێزانانەی کە دەیانوێت سەردانی دەرەوەی وڵات بکەن دەبێت بزانم ڕێکاریەکان چین کێنەوە کەسانی کە دەیانوێت بڕۆن سەردانی ئەوێ بکەن و ئێوە چۆن هاوکاریان دەکەن بنسبة قنصلية ألماني من دكتوري معتمدم وقت دكتوري باور بيكراو لو قنصلية ألماني لوزارة دروي ألمانيا وبوستا كمان بيدراوا أو واجباتاني أو أواني كهيت من دوشتي أساسية أو نخوشاني كدانوي بسنا ألمانيا أجر هاتو جماعة قنصلية شكيان هبو لو نخوشكي أو نخوشينيا ياخد بزانی نەخۆشەکە لێرە لە کوردستان چارەسەر دەکرێت یان لە وڵاتانی دەوروبەر چارەسەر دەکرێت نەخۆشەکە دێنێتە لای ئەمە چەکی دەکەین و تەقریرێکی لۆ دەنووسین دەدەینەوە قۆنسولیەی کە ئەو نەخۆشە بەو شێوەیە و بەو شێوەیە ئایا پێویستە بستە ئەڵمانیان پێویست نیە چونکە جەماعەتی قۆنسولیە کە قەراری ڤیزەی دەدەن ناتوانن لە نەخۆشەکان تێناگەن چونکە پزیشک نینە ئەوە ئیش یەکەمان ئیشی دووەمان فەحسی دیێنەیە ئەو ڕۆکە هاتن فەحسێکی دیێنەیەمان هەبوو بۆ ئەو دوو جۆرەکن مەسەلەن پیاوەکە جنسی ئەڵمانی هەیە بەس لە هەولێر دەژی کچێکی کوردی ئێرە هینایە منداڵی دەبی منداڵەکان یەکسەر جنسی ئەڵمانی وەردەگرن لەسەر جنسی بابیان هەر لە قۆنسڵی ئەڵمانی لە هەولێرێ پێویست ناکە بستە ئەڵمانیای ئەمە فەحسی دیێنەیان لۆ دەکەین بەس حکوومەتی ئەڵمانی دەوێت بزانانی ئەو منداڵە ئەو بابەیە هەتاوەکو جنسەکەی بداتێ و هەروەها ئەوانەی زیاتر سووریەکان هاوڵاتی وڵاتی سووریای کە پێدرن لە مشەمل ینی ئەو عیلانێک کە لەگەر ئەو هجرە ملیۆنی کە پێش 6 ساڵ بوو بابەکە چووە داکەکە چووە یان منداڵەکە چووە ئێستا دەوێت داک و بابی خۆی ڕاکێشی بە هەمان شێوە داوامان لێ دەکرێت کە دیێنەی ئەو نەخۆشەکە بەخۆی لە ئەڵمانی دەکە ئەمە ژێرە لۆیان دەکەین و دەنێرینە ئەڵمانیای ئەگەر دەرچوو ئەوانە خێزاندارن دەرچوو ئەوانە منداری ویە کوڕی ویە داک و بابی ویە اینجا ڤیزەی وەردەگرن دەچنە ئەڵمانی